وەزیری وەرشولاوانی عێراق لە سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان یانەی هەولێری بەسەر کردەوە. ئەحمەد عوبەیدی وەزیری وەرشولاوانی عێراق سەردانی یانەی هەولێری کردو لەلایەن دکتۆر عەبدوڵڵا مەجیدی سەرۆکی یانەی هەولێر و ئەندامانی دەستەی کارژێڕی پێشوازی لێکرا. لە کۆبوونەوەیەکدا تاوتوێی چەند پرسێکی نێوانیان کرد، بە تایبەتی گرنگیدانی زیاتر بە وەرشی کوردستان و پرۆژە وەرزشیەکان. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیش عەبدوڵڵا مەجیدی سەرۆکی یانەی هەولێر دڵخۆشی خۆی نیشاندا بە سەردانی وەزیر و ئامادەی یانەکەی نیشاندا بۆ هاوکاری. هەروەها داواکاری گرنگیدانی زیاتری بەیانەی هەولێر هەبوو بۆ ئەوەی یانەکەی پایتەختی کوردستان بکەوێتەوە سەر قاچەکانی خۆی. و هیوادارین لە کارەکەی کەوا پێسپێردراوە سەرکەوتوی بتوانێت خزمەتی وەرزش بکە خلال ئەو ماوەی کەوا لە وەزارەت دەبێ. داواش دەکەین کەوا لە کاتی کە ئێستا لە کارکردندایە چاوێک بە یانەکانی کوردستاندا بە تایبەتی یانەی وەرشی هەولێر، چونکە ئێمە یانەی وەرشی هەولێر هەردەم دەرگامان کراوەیە بۆ هەڵبژاردەکانی عێراق بۆ یانەکانی عێراق بەشێکین لە چالاکیەکانی هەموو عێراقەوە و بۆیە داوا دەکەین کەوا بمان هەیەتنەوە منهەجی خۆی لە وەزارەتی وەرزش و لاوانی عێراق، چونکە بە تایبەتی ئێمە دەزانین دەستوری عێراق چۆنە، بەڵام ریاضە تەنها یەک شتەیە کە لە عێراق و لە هەرێمی کوردستان کەوا پەیوەندی ماوی بەهێز بێ و کەوا دایم چالاکیەکان لەگەر بێ ئەویش وەرزشە. وەزیری وەرشولاوانی عێراق مەبەستی سەردانەکەی ڕوون کردەوە کە تەنها بۆ یاریگای کەرکووک بووە، بەڵێنی ئەوەیدا لە داهاتوو سەردانی سەر جەمپارێزگەکانی کوردستان بکات و پرۆژە وەرشیەکان بەسەر بکاتەوە. حقيقة الزيارة هي غير مخصصة للإقليم، يعني زيارتي هي زيارة كانت مخصصة لملعب كركوك. ئەم سەردانە تایبەت نەبوو بە هەرێم، بەڵکو تایبەت بوو بە کەرکووک، بەڵام بە هەلێکی باشم زانی کە سەردانی هەرێم بکەم. لە نیەتیشمدایە سەردانی سەر جەمپارێزگاکان و پرۆژە وەرشیەکانی کوردستان بکەم. دیارە هەڵگرتنی ئابلۆقەی وەرشی کاریگەری دەبێت لەسەر هەرێم و عێراقیش لە بواری وەرزش. لیژنەیەکمان پێکەینەوە بۆ هۆکاری دواکەوتنی پرۆژەکانی تایبەت بە وەرش و هەندێک پرۆژەی تریش ڕادەگەیەنین کە لە سەردەمی وەزیری پێشوو نەکراوە. رفع الحظر عن العراق بشكل كامل مو فقط في كرة القدم وإنما بالألعاب المتبقية. دوای پێکهاتنی حکوومەتی عێراق و دەست بەکاربوونی ئەحمەد عوبەیدی وەکو وەزیری وەرشولاوان، ئەمە یەکەم سەردانی بوو بۆ هەرێمی کوردستان و لە داهاتووش سەردانی زیاتری دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.